بەڵازان و خۆشەویستانمان لە تەوەری دومی بەرنمەکەماندا باز لە گرنگی خواردن و پشودان لە کاتی کۆششکردنی قوتابیدا باز دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دارا مەحموود شارەزا لە بواری زانستی خۆراک. کاک دارا سڵاوی خوا لێبێ، سوپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. سڵاو لە جەنابتان و بینەرانی بەڕێزیش. زۆر سپاس. بیرم نەچێت کاک دارا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەڵەبجە و میوانی بەرنمەکەمانە. کاک دارا، ئایا گرنگە قوتابیان لەم کاتەدا لە ئێستادا هاوشانی ئەوەی کە گرنگی دەدەن بە سعیکردنیان بە کۆششکردنیان، گرنگیش بدەن بە لایەنی پشودانیان، بە لایەنی خواردنیان، وەرزشکردنیان، ئەمانە بۆ گرنگە و ئایا کاریگەری ئەبێ لەسەر ئاستی تێگەشتنیان، لەسەر ئاستی وەرگرتنی ئەو زانستەوەی ئەو زانیارەیە کە لە کۆششکردنا وەری دەگرێت؟ بەڵێ، هەڵبەت بە شێوەیە گشتی مرۆڤ بانەڵێن لەشی مرۆڤ لە سێ بەش پێکاتووە: بەشی عەقڵی، بەشی دەرونی و بەشی لەشی کە پێی دەوترێن فسیۆلۆژی ئینسان. ئەم سێ بەشە بێگومان ڕاستەوخۆ هەر یەکە و کاریگەری لەسەر ئەوی دیکە دروستەکات. یعنی ئەو شتانێک کە ئێستا لە عالەمە ئەو زانایانەی کە بە دوای ئاچن بۆ تەندروستی مرۆڤ گرنگن، بۆ ئەو سێلایەنە لە تەندروستی مرۆڤ گرنگن: خۆراکە، خەوە، وەرزشکردنە، چوونە دەرەوەیە بۆ مەسەرەن شوێنێکی مەسەن با بڵێن کەژووکێ و چوونە دەرەوەیە. کۆمەڵێ هۆکاری، کۆمەڵێ سەرچاوی سەرەکی، یان بۆ نمونە خواردنەوەی ئەو شلانەیە کە ڕۆژانە ئێمە لە بەردەستمانن. یعنی تقریبا نزیکی 5-6 دانەیەک لە هۆکاری سەرەکین لەو کاریگەریانەی کە کارەکەنە سەر جەستەی مرۆڤ، کارەکەنە سەر مێش و عەقڵی مرۆڤ، کارەکەنە سەر دەرونی مرۆڤ. بۆیە هەرسێک لەم سێ بەشە ئەوەی کە کاریگەری بکاتە سەر یەکێکیان، کاریگەریە کاتە سەر ئەوی دیکەیان. زۆر باشە. بەدەر لە خواردن و لە وەرزش، کاک دارا، چۆن ئێستا تۆ لە شوێنێکی گشتی و لە سروشتەوە لەگەڵمانیت، تا چەند گرنگە قوتابیان بەشێک لە کۆش و سەعیکردنەکانیان ببەنە پارکەکان، باخچەی ماڵەکەیان، شوێنێک کە وەکو بڵێن لە چوارچێوەی ڕقی ئەو چواردیوارە بێنە دەرەوە، سەعی و کۆشەکانیان وەکو بڵێ ژینگەکانیان بگۆڕن. ئەمە تا چەند گرنگە؟ بەڵێ، تەنانەت ئەوەی کە جەنابتان ئەفەرموون زۆر گرنگە، بەڵام تەنانەت شتی زۆر سادەش لەوە زاناکان باسیەکەن. تەنانەت دەڵێن ئەگەر کەسێک لە ماڵەوە سەرقاڵی سعیکردن بێت، باش وایە سەعاتێک سەعات و نیوە دوایەوە خۆی سەرقاڵکە بە ئیشێکی ماڵەوە، مەسەرەن کچێکە خەریکی قاپشتن بێت، کوڕێکە هاوکاریەکی باوکی بکە، هەر هاوکاریەکی بەسیط، چونکە جوڵەیەکی لەش پاشان کاریگەری کاتە سەر هێمنکردنەوە و هادێکردنەوەی مێشک و دەرونی مرۆڤ. چ جایی بگا بەوەی کە سعیکردنەکەی بەرێتە دەرەوە. هەڵبەت ئێمە بە شێوەی گشتی باسی چوونە دەرەوە ئەکەین بۆ سعیکردن، چونکە ئەکرێ هەندێک لە قوتابیان کە ئەچنە دەرەوە بڵێن جەویان تێگەچێت، زۆرتر بڵێن تەرکیزیان بە پچرێت نەتوان لە دەرەوە سعی بکەن. بەڵام بە گشتی ئەمە باس دەکەین، باش وایە ناوە ناوە و قوتابیانە بچنە دەرەوە لە شوێنێکی بەس چۆڵ بێت، بەڵبەت باخێک شوێنێک بێت، شوێنێکی پارکێکی گشتی بێت، بەس چۆڵ بێت، بتوانێت یایە سعی بکات، یایە بتوانێت لەوێت وانەکانی بخوێنێت، چونکە کاریگەریەکی بێ ئەندازە هەیە. وەکو وتم، ئەو جوڵەکەمەی لە ماڵەوە دەست لە سعیکردنە لەگری کۆمەڵی شوکاری بەسیتی ناو ماڵ ئەنجامەدەی زۆر کاریگەریە ئەکاتە سەر هێمنکردنەوەی لەش و هادێکردنەوەی دەرونی مرۆڤ. بۆیە ئەگەر ببرێتە دەرەوە بتوانێت و کەس حوسڵە هەبێت، تااقەتیە بێت، کاریگەریەکی بێ ئەندازەیە بێت. بەڵێ، کاک دارا، ئەگەر لە دەستپێکی ڕۆژەکەەوە دەست پێ بکەین، پێویستە قوتابی چی بکات، کەی هەستێت بۆی کە وردە و دەنانێکی بانی باش بخوات و دەست بکات بە کۆششکردنی؟ ڕای جەنابتان چییە لەسەر ئەمە؟ حتمما لە کەسێکەوە بۆ کەسێکە دەگۆڕێ، بەڵام بە شێوازێکی گشتی دەبێت چۆن بێت؟ بەڵێ، هەڵبەتە باش وایە قوتابی سعاتێک بەر لەوەی بچێت بۆ قوتابخانە هەسێ لە خەو. ئەو سعاتە چیەکات؟ مەسەرەن دەموچاوێکی ئەشواد، پاشان دێت یەک پەرداغاوە خواتەوە، چونکە خواردنەوەی ئاو بێ ئەندازە گرنگە بۆ مێشک. لە 185 خانەکانی لەشی مرۆڤ لە ئاو پێگاتون. بۆیە زۆر پێویستە ڕۆژانە بڕێکی باش لە ئاو بخورێتەوە. یعنی ئاو وەکو سەرچاوەیەکی سەرەکی بۆ چالاکردنی مێشک و بەقووەتکردنی یادەوەری، وەرگرتنی زانیاری، خەزمکردنی زانیاری، دانەوەی زانیاری زۆر گرنگە. لەبەرەوە باش وایە سەعاتێ پێشەوەی کە ئەچێ بۆ ئیمتیحان لە خەو هەستێت، یەک پەرداغاو بخواتەوە و دوای 40 دقەیەک اینجا شتێکی بەسیط بخوا، پاشان باسی ئەو شتاکەن کە بخورێت، بەس باجارێ هەر لەسەراو بمێنمەوە.
پاشان پێویستە دەبەیەک ئەو با لەگەڵ خۆیان بۆ کاتی ئیمتحانەکەی چونکە کاتی ئیمتحانە عادەتەن جۆرە لە سترێس دروست دەبێت لەو سترێسەیە تۆ توانی یەک دوو قماوە بخۆیتەوە و بەشێکی باشی ئەو سترێس بێنیتە خوارەوە بۆیە زۆر گرنگە لەمەوە 24 ساعتەکە بڕێکی باش قوتابیانە ئاو بخۆنەوە بۆەوەی لەشیان تەڕ بکەنەوە و مێشکیان چالاک بکەن. بەڵێ جا هەر وەک کاکدانیار وتی باهر لە سەرەتای ڕۆژەکە و لە بەیانیەوە بێ ئەو خواردنانە یان ئەو شلەمەنیانەی کە جەنابی شدوتە باسیەکەین باشترین جۆری ئەو خواردن و شلەمەنیانە چین کە لە بەیانیانە قوتابیەک بیخوا کە سەعی ئەکات و خۆی ئامادە بکات بۆ سەعیکردن بۆ ئەو ڕۆژەیان تەنانەت ئەو ڕۆژەی کە تاقیکردنەوەشی هەیە شکە بتێونەتەوێ سیستمی ژیانی ئەو کەسە لەگەڵ ڕۆژانی ئاسایی ئەگۆڕێکە خەریکی سەعیکردنیان خەریکی تاقیکردنەوەیە لە بەیانیەوە باشترین خواردنەکانی بەیانیان و شلەمەنیەکان چین کە بخورێن. بەڵێ بەجارێ باسی خراپترین خواردنەکان بکەین من مەقسەی خۆ من نییە دکتۆر دانیێل ئەمین زیاتر لە 40 ساڵە دکتۆرێکی دەروونناسی لەژناسە با بڵێن یعنی ئەو دکتۆرانن کە پەیوەند خوێندویانە لە بواری جەستە و مێشکدا یعنی ئایا جەستە چ کاریگەریەکی لەسەر مێشکەیە و مێشک چ کاریگەریەکی لەسەر جەستە هەیە دکتۆر دانیێل ئەمینەڵێ ئەو خواردنانەی کە خراپن لە بەیانیانە بخورێن مرەبا و شتە شیرینیەکانن ئەڵێ ئێمە مناڵان مرەبا و شتی شیرینیانە دەینێ کاتێکە چن بۆ قوتابخانە و دێنەوە پرسیان لێکن ئەڵێ ئەمڕۆ چی تێگەشتی چی حاڵی بوو چی دووەرگرتووە لە مامۆستاڵێ وەڵی باوکە نازانم تەرکیزم لای خۆم نەبوو ئەڵێ یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی پچڕانی تەرکیزی ئینسان مادە شەکرەمەنیەکان ئەوانە کە فول یعنی بەشێکی زۆری وەکو مرەبا و ئەو شتە شیرینانە کە باسم کرد شکرێکی زۆریان تێدای خێرا شکری لەشی مرۆڤ بەرزەکەنەوە خێرا ئەنسۆلینی ناو لەشی مرۆڤ ڕێژن جۆرێ لە دڵخۆشی کاتی لە مرۆڤ دروست دەکەن ئەم دڵخۆشیە کاتێ واکە زۆر ئاگای لە مێشکی نەبێت وە تەرکیزە بچرێنێ وەرگرتنی زانیاری خەزنکردنی زانیانی دانەوەی زانیاری خۆی مێشک هەشت سیفەتی سەرەکیە ئەمانە سێ سیفەتی سەرەکین کە بۆ قوتابیان لە کاتی امتحانە زۆر گرنگن ئەم سێ سیفەتە لە دەست دەدا بۆیە دانیێڵ ئەمین ئەڵێ کاتێککە قوتابیانە گەڕێنەوە سیرەکەی حاڵی بوون هەر وا هەستیان نەکردو کە لە پۆلی خوێندنا دانیشتون بۆیە باش وایە ئەم مرەبا و شتە شیرینیانە نەخورێ ئەی ئەو خواردنانە کامانن کە پێویستە بخورێن پەنیری کوردیە هێلکەیە ئەگەر بکرێ هێلکەی کوردی بێت پاشان گوێزە ئەمانە ئەو خواردنانن بە هەر شێوازێک ئامادە ئەکرێن زۆر زۆر گرنگە بخورێن بڕی ئەو خواردنانەی کە مرۆڤێک لە ڕۆژانەیە ئاسایی ئەیان خوارد هەر ئەو بڕە بخوات بەڵام بە بێنان ئەگەر بکرێت ئەگەر زۆر حەزیشی لێبوو لە تێنانی لەگەڵا بخوات لەوە زیاتر نەبێت چونکە مادەی نانی جارێکی تر مادەی شەکرەمەنیە لەوەچێ لە ئەسنای ئیمتحانەکەیە هەز بە برسێتیە بکات کە ئەمە پەیوەندی بە زوو هەرزبوونی ئەو مادە شەکرەمەنیەوە هەیە کە نانەکەیە زوو هەرزەبێت و خێرا هەز بە برسێتیەکە و لەوەچە تااقەتی وەڵامدانەوە و تەرکیزوانەی بپچڕێت بۆیە باش وایە هەرو خواردنانێک کە ئەتەوێت بە نانەوە بیخۆیت نانەکە لا ببیت ئەو خواردنانە بخورێ بۆ نمونە دوو هێلکەکەی بە هێلکەڕۆن یاخود دوو هێلکە ئەکوڵێنیت لەگەڵ خیارێت تەماتەی ئەخواز مادەیەکی پرۆتینی سەر بخۆیە بەدەرە لە مادەی شەکرەمەنی و ئەنسۆلین ناجوڵێنێ و شەکر بەرز ناکاتەوە و زۆر زۆر گرنگەوە بە قوتیشە بۆ مێشک و بۆ یادەوەری مرۆڤ بۆیە باش وایە لە بەیانیانە وەکوتم پەنیری کوردی هێلکە لەگەڵ گوێز وە تا حدێکیش ماستیشمان بیر نەچێت هەرچەند بڕێک لە شەکری تێدای بەڵام ئەمانە بخورێن یان هەر نانی لەگەڵانە خورێت یان بڕێکی زۆر کەم نانی لەگەڵا بخورێت ئەمە ئەزمون بکرێت ینی ئینسانی ئەمە زۆر کەم ئەم شتانە ئەزمونەکە گەر ببێنان ئەزمونیان بکە ئەو کاتە هەستەکە کە مێشکی زۆر زۆر سافە وەکوڵێن مێشکی زۆر زۆر چالاکە بە ئاسانی ئەتوانێت یادەوەریەکان و زانیاریەکان بێنێتەوە بیری خۆی باش بۆیە باش وایە هەم مادەشینەکان هەم نان لە ژەمی بەیانیا لا ببرێت باش ئەوە وەڵامی بەشێکی پرسیارەکە دامەوە کە خواردن بوو بەڵام خواردنەوەکانیشمان هەیە وەکو چا وەکو نیسکافە وەکو قاوە وەکو شیر ئەمانە بخورێن نەخورێن ئەمانە چۆنایی تەعاملیان لەگەڵ بکرێت بەڵێ ئەمانە زۆر ئاسایە بە مەرجە شەکریان تێدا نەبێت بۆ نمونە یەکێک لەوانە کاپۆچینایە کاپۆچینا خۆی بڕێکی باش لە شیرینی تایە بڕێکی باش لە شەکری تایە ئەمە دیسانەوەیش ئەنسۆلینە جوڵێن دیسانەوە شەکری ناو لەش بەرزەکاتەوە ئەوەی کە فەرمووتان چایە و قاوەیە و شیرە ئەمانە هیچ گرفتێکیانێ لەگەڵ ژەمی بەیانیا بخورێنەوە بەڵام بە دەربن لە شەکر مە تۆزێ ڕنگ بێت کە سەرەتا باسیەکەن تۆزێ قورس بێت بەڵام کە ئەزمموی بکەی زۆر زۆر شتێکی ئاسانە و زۆر زۆر شتێکە بۆ لەش باشە و ئینسانیش ڕادێت لەگەڵ یا بەڵێ کاک دارم
ئەوانەی کە باست کرد حتمما سوودێکی زۆر باشیان دەبێت بەڵام خۆتەزانی قوتابیان بەتابێت لەو تەمەنە گەنجان هەمیشە بە دوای خواردنێک کە ئاگەڕێت کە چێژی لێ ببینێ نەگەوەی کە سوودی لێ وەربگرێت ئەوەی کە جەنابە باسە کرد چه سوودێکی ئەبێت بۆ ئەوان ینی ئەم مودەتە گرنگە کە واز لەو خواردانە بێنێت کە چێژی پێبەخشێ زۆر حەزی لێ فاسفوتە زۆر خواردنی دیکە هەیە گرنگی بەم خواردانە با کە جەنابەت ئاماژەت پێکرد واتە چه سوودێکی ئەبێت بۆ سەرکەوتنی لە تاقیکردنەوەکانە بۆی کەشتیشی بیر نەچێتەوە لە کاتی تاقیکردنەوەکان. بەڵێ ئێمە باسی کۆمەڵێ گرنگی سوودی ئەومان کرد لە ڕێگەی دکتۆر دانیێڵەوە ئەوانە کە شیە کاتەوە باسمان کرد وەکوتم ئەوەی کە زۆر گرنگە مەسلەی بێحەواسیان خۆمانەڵێن بێحەواسین هەندێک خواردن تۆ ئەی خۆی تووشی بێحەواسی دەگەێن وەکو بڵێ لەشتدا ئاهێزرێت حەزەکەی بخەوی جۆرە لە خەواڵەتی لە مرۆڤ دروستەکات مادە شەکرەمەنیەکان لە بەرەبەیانە ئەو خەواڵویەتیە لە مرۆڤ ئەو بێتاقەتیە ئەو لەشدا هێزرانە لە مرۆڤ دروستەکات چونکە تۆ تازە لە خەوەساوی جارێکی ترە خواردنانە بخۆی هەستەکەی ببرسی هەستەکەی جۆرە لە خەوت دێت بێتاقەتی لەشتدا هێزرێت بۆیە ئەگەر ئەو خواردانە کە باسم کرد بخورێن تووشی ئەو لەشدا هێزرانە نابیت تووشی ئەو بێتاقەتیە نابیت چست و چالاکی زانیاریەکان باشتر دێنەوە بیرت خێراتر ئەیان نووسید یعنی ئەو سیفەتانەی کە لە مێشکا هەیە ڕاستەخۆ پەیوەندیان بۆ خواردنە چاکانەوە هەیە کە ئێمە بیان خۆین و یادەوەریمان باشە بێت یعنی تۆ بە 3 ڕۆژ ئەزمون بکرێت ئەو کاتە و کەسە زانێت کە چۆن ئەو زانیاریە کۆنەکانیشی زۆر بە ئاسانی دێنەوە بیری بۆیە وەکووتم پەیوەندی نێوان لەش وانی فسیۆلۆژیای لەش لەگەڵ مێشکا بەو شێوازەیە کە تۆم خواردنانە خۆی ئەچنە ناو لەشتەوە خێرا هەشت بە جۆرێ لە داهێزران و جۆرێ لە بێتاقەتیەکەی بەڵام بەدەر لەو خواردانەی کە باسم کردن بە سوودن تۆ 1-2 ڕۆژ ئەزمون بکرێنە و کاتە ئەو کەسە بۆی دەرەکەوێت کە چەندێک سوودی لەو خواردنانە وەرگرتووە. باش بابەتێکی دیکە هەیە ینی زۆر جار هەم لە کاتی سعیکردن یان لە کاتی چوون بۆ تاقیکردنەوە قوتابیان ینی پەنای بۆ بن ئەوش دەباتەوەی کە جەنابەت فەرمودانیشێ بابەتە کوردەواریەکان و گوێز و ئەم بابەتانە بخوا لەوانەیە شربەتێک ساردیەک لەگەڵ پسکیتێکە یان لەگەڵ کێکێکا بکڕێ بیخوا یان جبز بخوا بەڕاست ینی ئەمانە هەم لە کاتی کۆششکردن هەم لە کاتی چوون بۆ تاقیکردنەوە دیسانە ئەوتوانین بڵین خواردنانێکن خراپن ینی هاوکار نین بۆ بیرخستنەوەی بابەتەکانی کە ئێمە لە ڕۆژانی ڕابردوو سعیمانتیا کردووە. بەڵێ یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی خراپی ئەو خواردنانە ئەوەیە شەکرێکی زۆریان تێدایە ڕاستەوخۆ چێتە ناو لەش هەڵیەمژێت ڕاستەوخۆ و شەکری ناو لەش بەرزەبێتەوە لەش ئەبێ خانەکان بێن هەموو ئەم شەکرە نەقڵەکەنە ناو ئەنسۆلین دێت هەموو ئەم شەکرە نەقڵەکاتە ناو خانە جیاوازەکانی ناو لەش بەم پێیە ئەنسۆلینێکی زۆر بەرزەبێتەوە لەو کاتەیە کە ئەنسۆلین بەرزەبێتەوە مرۆڤ لەشیدا ئەهێزرێت و هەز بە بێتاقەتیە کات هەز بە خەواڵویەتیە کات ئەمە جگە لەوەی مەناعی ئەو کەسە دابەزیان لەگەڵەوەی کە بەرگری لەشی مرۆڤ دابەزێت ئینسان ئەگەری ئەوەیە تووشی کۆمەڵی نەخۆشی بێت ئینسانی وایە ینی هیچ کێشەیەکی نییە لە چلێ هاوی نایە کاتێک لە ئیمتیحان دێتە دەرەوە ئەبینێت تووشی هەڵامەت بووە لە ئەنجامی خواردنی و خواردنەوە ئۆسترێسەی کە لەسەرەتی بەرگری لەشی دابەزێت کە بەرگری لەشی دابەزی عادەتەن ئەم ڤایرۆسە لە هەموو کاتێکەوە لە هەموو شوێنەکبوونی هەیە لە هەوایە بڵاوە لە ناو لەشی ئەم کەسەیە کە جیاوازە لە لەشێکی دیکە بەرگری لەشی دابەزیوە خێرا تووشی هەڵامە دەبێت ینی ئەگەری زۆری هەیە تووشی نەخۆشیەکی بکە زایدەنەوەی کە بەشێکی زۆری ئەو خواردنانە مرۆڤ تووشی سکێشە و دڵتێگەڵاندن و ئەوانە ئەکەن کەسێک لە کاتی ئیمتیحانادا تووشی دڵتێگەڵاتن و سکێشە بێت ئەگەری ئەوەی هەیە 3 ڕۆژ لە ئیمتیحانات 2 ڕۆژ لە ئیمتیحاناتدا ببڕێت ئەمانە ئەیانی هۆکارە سەرەکیەکانی نەخۆشین بە شێوەیەکی بەردەست یعنی بە شێوەیەکی خێرا لە بەرچاو داوێت جگە لەوەی کە ئەمە نەخۆشی دیکەش بە دوای خۆیان دەهێنن نەخۆشیە درێژخایەنەکانی وەکو نەخۆشی شەکرە و زەخت ئەمانە بەشێکی زۆر لەو کەسانەیە توژەبێت کە لە تەمەنێکی مناڵیا بەشێکی زۆری ئەو خواردنەوە گیراوانەوە ئەو خواردنەوە دەستکردانیان خواردووە. هەڵێکێک دارا لە ژەمەکانی دیکەدا ئایا خواردنی چەور یا خواردنی دیکە پێویستە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت کێشەیەک نابێ بۆوانەی کە خواردنی بۆ قوتابیان خواردنێکی قورس خواردنێکی تۆزەی لەوانە چەوری زیاتر بێ بیخوات ئایا هیچ کاریگەریەکی نابێت یان چۆن ئەبێت ژەمەکانی دیکەی دابەش بکات. بەڵێ با بۆ نمونە باسی ژەمی نیوەڕۆ بکەین. بەڵێ ژەمی نیوەڕۆ ئەو گیر و گرفتەی نییە ئەکرێ ئەو کەسە مەسەرەن نانیش بخوا خواردنەکانی دیکە بخوا بەڵام
بەدەل لە هەر چەوریش یعنی خواردنێک کە چەور بێت خواردنێکی قرس و زۆر یعنی خواردنێکی زۆر لە ڕادەبەدەر بخوا و کەسە خەواڵویەکە بۆچی چونکە ڕاستەوخۆ دوایان خواردن نیم سعات خۆی هەستەکە کە خواردنەکەی قرس بێت بۆ هەست حەزەکە پاڵکەوێ حەزەکە بخەوێت ئەوە دیارە ئەو خواردنەی زۆر قرس بووە چونکە ئەو کاتە بەشێکی زۆری خوێن لە مێشک و لە بەشە جیاوازەکانی لەش دێت بۆ ناو گەدە سەرقاڵی هەرسکردنی خواردن یعنی بەشێکی زۆری وزەی ئەو کەسە سەرفە بێت بۆ هەرسکردنی خواردنەکە چونکە خواردنەکەی قرس بووە ئەو کاتە ئەو کەسە حەزەکە پاڵکەوێ حەزەکە بخەوێت ئەمە ئەلبەت فترەیەکی زۆریەوێ نزیکی 4 ساعتێکی ئەم کەسە 4 ساعت لە ساعیکردن نەبێت بەڵام ئەگەر خواردنەکە لە بەشێک لە تێرکردنی یعنی با بڵێن کە خەریکە تێرە بێت ئیتر تێ نەکاتەوە نەخوات ئەو کاتە تووشێم حاڵەتە نابێت ئەو 4 ساعتە لە سایکردنی بۆ گەڕێتەوە یعنی خواردنێکی زۆری قرس تەنانە لە ژەمی نیوەڕۆیان چجای بگە بە ژەمی ئێوارە کارە کاتە سەرەوەی کە ئەو کەسە بەشێکی زۆری خواردنەکەی بۆ هەرسکردنی خواردنەکە بەکاربهێنێت لە ڕاستیدا ئەم ئەوێت چی بکە بەشێکی زۆری ئەو وزەی کە پێیەتی بەکاری بێنێت بۆ سعیکردن کاتێک کە بەشێکی زۆری وزەکەی بۆ هەرسکردنی خواردن بەکارات کاتێکی زۆری لێگیرێت کاتێکی کەمتری ئەمێنێتەوە بۆ سعیکردن چونکە بەشێکی زۆری ئەو وزەی لە لەشایە لە 120 بۆ 25 مێشک بەکاری هێنێت ئەگەر ئەم لە 120 بۆ 25 بێتەوە بە 5 کەمتر بێتەوە هەمووی بێ بۆ ناو گەدە و خەریکی هەرسکردنی خواردن بێ و کاتە حوسڵەی سعیکردنی نامێنێت بۆیە خواردنە قورسەکان ئەگەر گۆشتی تیا بێت یان چوری تیا بێت یان تیان نەبێت خواردنێکی زۆر هەر کاریەگەریکی سەلبیە کاتە سەر و کەسە و بەو شێوازە کە باسمان کرد گۆڕانکاری لە لەشیا دروستە بێت و یانێ دەرفەتەی کەمتری ئەمێنێتەوە بۆ سعیکردن بۆیە باش وایە ژەمی نیوەڕۆژ ژەمێک بێت زۆر تێر نەبوو بێ ئەو کەسە کێشە نییە گۆشتە چەوریە فاسۆلیە برن هەر خواردنێک لە کوردەواریە هەیە کە بخورێت هیچ گیرگرفتێکی نییە بە مەرجێک زۆر نەخورێت بۆ ئەوەی ئەو حاڵەتی کە باسمان کرد تووشی نەبێت زۆر باشانی کاتە ساوەر بێ و گۆشت بێ گرنگەوەی زۆر نەخوات ینی زۆر تێر نەخوا بۆیی کە وەکو بڵێ مەعیدەی قورس نەبێ و جەستەی بەوە ماندوو ببێت کاکدارە پرسیارێکی دیکە ئێمە لە سەرەتای ئەم پرۆگرامەشە باسمان لە سێوی سەوز کرد کە سەرەتای ڕۆژەکەمان ئەگەر بە سێوێکی سەوز دەست پێ بکەین تەندروستێکی باشترمان ئەبێت بە تایبەت بۆ هەرسکردن و بۆ نەخۆشەکانی دڵوانە من بە شێوازێکی گشتی دەمێ پرسیارکەم میوەکان چ ڕۆڵێکیان هەیە لەم بابەتەیە لە بەیانیان بێ لە نێوانی سەعیکردن بێ لە چێشتەنگاوە بێ دوانی و ڕۆبێشەوان وەک کام جۆرە میوانە بخورێت باشترەوە کەم جۆرانە لی دوورکەونەوە بەڵێ هەڵبەت میوەکان سەرچاوەیەکی سەرەکی ڤیتامینەکان کانزاکان هەروەها بڕێکی باش لە دژە ئۆکسانەکان هاوکات بەشێکی باش لە ئاویشیان تێدایە لەگەڵ ڕیشاڵە یانیان 5 پێگاتەیان تێدایە ڕاستە بڕێکی زۆر لە شەکریان تێدایە شەکری گلوکۆز و فرۆکتۆزیان تێدایە بەڵام ئەکرێت ئەو خواردنانەیان کە شەکریان زۆر تێدایە کەمتر بخورێن بۆ نمونە شووتی مۆز ئەو میوانن کە شەکری زۆرتریان تێدایە بۆ نمونە قوتابی وا هەیە بەیانیان هەڵەستێت حەزی لە خواردنێ تەنیا سێوێ خوارد هیچ کێشەیەکی نییە تا دەگەڕێتەوە هیچ گیرگرفتێک دروست ناکەوە بگرێت زۆر بە سوودیشە بەیانیان کە لە خەواڵەستێت یەکێک لە میوەکان بۆ نمونە پرتەقاڵێ خوا سێوێ خوا دەچێت بۆ ئیمتیحان و دێتەوە وزەیەکی خۆی وەرگرتووە دەچێت ئیمتیحانی خۆیکات و دێتەوە هیچ گیرگرفتێکی نییە چونکە ڕیشاڵی تێدایە خێرا شەکر بەرز ناکەنەوە ناوەی کە دانیشە بۆ نمونە پارچەیەکی زۆر شووتی بخوا چونکە شووتی بڕێکی زۆر لەو شەکرانەی کە باسمان کرد لەو دوو شەکرە شەکری گلوکۆز و فرۆکتۆزی تێدایە شەکری لە خێرا بەرزەکەنەوە بەڵام میوەکانی تر وەکو وتمان قۆخە ئێستا لە بازار هەیە بڕێکی باش لەو مادە بە سوودانی تێدایە کە باسمان کرد خۆخە سێوە پرتەقاڵە مەتوانێت یەکێک لەوانە بخوات یان دوان لەوانش بخوا ئاساییە بڕوا ئیمتیحان بکات و بگەڕێتەوە ژەمی بەیانی نەخوا زۆر تەبیعیە زۆر ئاساییە گیرگرفتی تەندروستی بۆ دروست ناکات وەکو وتمان وزەیەکی باش وەرەگرێت تا ئاگەڕێتەوە میوە لە بەیانیان نابخورێت بە زۆر نەخورێت هیچ گیرگرفتێکی نییە بەڵام باش دەوەیە لە نێوان ژەمەکاندا 2 ساعت پێش ژەمەکانیان لە دوای ژەمی بەیانی یعنی ئەو قوتابیە کە ئەگەڕێتەوە لە ئیمتیحان ئەتوانێت 2 ساعت پێش ژەمی نیوەڕۆ میوە بخوات لە عەسرانە میوە بخوات ئەوانە هیچ گیرگرفتێکیانەوە سوودێکی زۆریشانەیە بەڵام ماساییان دەرفەتمان نەما بەڵام بە کورتی خەو پێویستە چۆن ماوەڵی لەگەڵدا بکرێت ئەزانین هەمومان بە تاقیکردنەوە و کۆششکردنا تێپەڕێوین ینی جاری وا هەیە ئیتر لە کاتی سعیکردنا خەوێکی زۆر ئەمان باتەوە چۆن مامەڵە لەگەڵەمایە بکەین چۆن دوور بکەینەوە لەوەی ناوەناوە ئەم خەوەمان بۆ دێت و خەوێکی باش بکەین بەڵێ ئەلبەت بەشێک لە قوتابیان
ڕۆژانە زۆر لەوانەیە زۆر کۆششیان نەکرد بێت بەشێکی زۆری کۆشەکان بکەنە شەوی ئیمتیحانات من زۆرتر قسەم لەسەرمانە چووکە ڕاستیەکەی مە خەلە لە تۆ بێ شەو بخەوی بۆی جست لەشت وە مێشکت وە دەروونت ساڵ بێت و وەکو بڵێن ڕیفرێش بێتەوە تازە بێتەوە و شتە کۆنەکان لا بە شتە تازەکان بێنێتە پێشەوە و ساڵ بێت بۆ ڕۆژێکی نوێ بۆ هەر سێلایەنەکەی لەش و دەروون و مێشک گرنگە بەڵام بەشەیە گشتی ئەوانەیە کە ڕۆژانە بۆ من کۆشیان کردووە لە شەوی ئیمتیحانە باش وایە لە سەعاتەیە بخەوێت ئەو کەسە لە سەعاتەیە خەوێت لە حوتی بەیانی هەڵەسێت سەعاتێکی ماوە بۆ ئیمتیحان لەو سەعاتەیە ئەو شتانێک کە پێمان وت ئەنجامیان بات بەڵام پێشخەوە توانێت چەند هەناسەیەکی قوڵ وەربگرێت بەلود هەناسە وەرەگریت و کەمێ ڕایەگریت و بە پاڵکەوتنەوە کە پاڵکەوتوی لەسەر جەیەکەت چەند هەناسەیە وەرەگری بەلود بە قوڵی وەریەگریت و پاشان لە سێکان تا ڕایگریت و بەدەمەیەیتەوە ئەمە هەم هاوکارێکی باشە بۆی زوو بخەویت و هەم هاوکارێکی باشە بۆ لابردننی سترێز ئەمە لە کاتی ئیمتحانی شاتوانێت کاتێکێ بۆ ئیمتحان ئەم تەمرینە ئەنجام بات بۆیە خەو زۆر گرنگە لە سەعاتەوە دەست پێ بکات تا حەو دەخەوێت بۆی لەشی تازە بێتەوە هەم خانەکانی لەشی لە کاتی خەوا تازە بنەوە هەم مێشکی و هەم دەرونیشی ئامادە بێت زانیاریەکانیشی باشتر دێتەوە بیر بەڵام قوتابیەک هەتاوەکو بەیانی یان سەعاتێ بخەوێ شەو زانیاریەکان نایەنەوە بیری و زۆر گران و زۆر ناڕەحەتە بێت تاوەکو بتوانێت بەشێکی باشی پرسیارەکان بە شێوەیەکی جوان وەڵام بداتەوە. بەڕێز دارا مەحموود شارەزا لە بواری زانستی خۆراک سوپاس بووی کە لەم تەوەر و لەم دەرفەتە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی بە هیوای سەرکەوتن بۆ قوتابیانیش.